سڵاوێک لە گزنگی ئێوارەوە لە گزنگی ئێوارەوە سڵاوی خوای میهرەبان سڵاوێک بۆندار کرا بێ بە عەتری ئیمان خابێن و شیرین وەک دڵی دایکێکی پڕ لە سۆز جوان و نەخشین وەک ڕوانینی نیگای مناڵێکی ڕۆحسووک گەشت وەک ئەستێرە گەشاوەکانی ئاسمان ڕووناک وەک مانگی تابان سڵاوێک لە ناخی دڵەوە بۆ هەموو میوانە ئازیزەکان بە ناوی خوای بەخشندەی میهرەبان دانەری زەبین ڕاگری ئاسمان هەزاران سەلات هەزاران سەلام لەسەر محەممەد پێشەوای ئیسلام هەم لەسەر ئال و سەحابەی نازدار هەم شوێن کەوتوانی لە چاکان کردار ئامادەوانی بەڕێز و خۆشەویست خوشکان و برایان سەرەتا و دەستپێکی ئاهەنگەکەمان بە چەند ئایەتێک لە قورئانی پیرۆزەوە دەڕازێنینەوە لەلایەن برای بەڕێزمان کاک مەسعود با بەڕێزیان فەرمێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. يقلب الله الليل والنهار إن في ذلك لعبرة لأولي الأبصار والله خالق كل دابة من ماء فمنهم من يمشي على بطنه ومنهم من يمشي على رجلين ومنهم من يمشي على أربع يخلق الله ما يشاء إن الله على كل شيء قدير. لقد أنزلنا آيات مبينات والله يهدي من يشاء إلى صراط مستقيم. ويقولون آمنا بالله وبالرسول وأطعنا ثم يتولي فريق منهم من بعد ذلك وما أولئك بالمؤمنين. وإذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم إذا فريق منهم معرضون وإن يكن لهم الحق يأتوا إليه مذعنين أفي قلوبهم مرض أم ارتابوا أم يخافون أن يحيف الله عليهم ورسوله بل أولئك هم الظالمون. إنما كان قول المؤمنين إذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم أن يقولوا سمعنا وأطعنا وأولئك هم المفلحون. ومن يطع الله ورسوله ويخشى الله ويتقه فأولئك هم الفائزون. وأقسموا بالله جهد أيمانهم لئن أمرتهم ليخرجن قل
ألا تقسموا طاعة معروفة إن الله خبير بما تعملون. صدق الله العظيم. خوا پاداشتی خێری بەڕێز مامۆستا مەسعود داتەوە بۆ زانیاری ئەو خوێندنەوەیە قیراەتی حەمزە بوو بە ڕیوایەتی خەلەف خوازای خێری بەڕێز مامۆستا مەسعود بداتەوە. ویستم خاوەن پەیامێک بم زۆر بەهێز بێ، شوێنکەوتەی بەرنامەیەک بم وتە و کرداری پیرۆز بێ، ویستم بێ ئامانج و مەبەست نەبێ کار و هەڵدانم، خەو و خۆراک و پۆشاکم یاسا و سنووری بزانم، ویستم ڕێگای هەنگاونانم ڕاستەڕێ بێ، چاو حەق دیدە و زمان و شەی ڕاستی پێبێ، کەوتمە گەڕان هەرچی بیر و بۆچوون هەبوو سرم لێدان، لای هەر یەکە بۆ ماوەیەک لەگەڵ فەرهەنگ و باسیدا کەوتمە دوان، تا سەرئەنجام ئەوەی دڵم پێیتین و بوو، ئەوەی گیانم لە پێناوی ڕێگەی دووری بۆ بڕی بوو، دوای ماندوو بوون حەوایەوە لە پاڵ قورئان. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، ئێستاش وتەی بەخێراتن لەلایەن بەڕێز مامۆستا ڕێبوار بەڕێوەبەری لقی گەرمیانی دەستگای نوری ڕۆشنبیری حکمە پێشکەش دەکرێت با بەڕێزیان فەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. بناوی خۆم و ئەندامانی دەستەی کارگێڕی و سەرجەم مامۆستایانی لقەکەمان بەخێرهاتنی سەرجەم میوانە بەڕێزەکان نەکەین، بە تایبەت بەڕێز دکتۆر عەبدوڵڵا وەفدی یاوەری کە لە ئەولێرەوە تەشریفیان هێناوە. بەڕێزان، لقەکەمان وەک نەریتی ساڵانەی سێهەمین فیستیڤاڵی خۆی ئەنجامەدات لەژێر ناونیشانی فیستیڤاڵی ساڵانەی نوری حکمە. ئەم فیستیڤاڵە لە سێ تەوەری سەرەکی پێک هاتووە لەگەڵ کۆمەڵێک بابەتی تر. تەوەری یەکەم پێشبڕکێی قورئانی پیرۆز. ئەم پێشبڕکێیە ساڵی ڕابردوو لە سێ جوزە ئەنجام درا کە لە باش قۆناغی تەمهیدی 27 قوتابی سەرکەوتن بۆ قۆناغی کۆتایی پێش کۆتایی و هەر لێرەوە پێشبڕکێمان کرد بۆ پلەکانی یەکەم و دووەم و سێهەم. ئەم ساڵیش 6 قوتابی بە کۆنمرەی سەر و 85 سەرکەوتن بۆ قۆناغی پێش کۆتایی و سێ کەس لەو بەڕێزانە ئەمڕۆ هەر لێرەدا پێشبڕکێیەکەن و بەدەستێنانی پلەکانی یەکەم و دووەم و سێهەم. ئینشاءڵڵا ئەم پرۆژەیە بەردەوامە بێت، یعنی پرۆژەی پێشبڕکێی قورئانی پیرۆز بەردەوام بێت بۆ ساڵانی داهاتوو و هەر لێرەوە مژدادێن بە بەڕێزتان بە پشتیوانی خوای گەورە بۆ ساڵی داهاتوو لە 10 جوزە پێشبڕکێیەکەین و دیاری شایستەیش دیاریەکەین بۆ بەڕێزانەی کە پلە یەکەم و دووەم و سێهەم بەدەستێنن. دووەم، پێدانی مۆڵەتی قیراعات بەسی فێرخواز لە قیراعاتی جیاوازدا. شایانی باسە تا ئێستا 53 فێرخواز مۆڵەتیان پێدراوە لە دوای ختمی قورئانی پیرۆز لە بەردەم مامۆستای تایبەت و مۆڵەت پێدراوی خۆیدا لیژنەیەک هەڵدەسێت بە هەڵسەنگاندنیان و دوای تاقیکردنەوەی تیۆری و کردداری دوایەوە بۆ دوو مەرحەلەیە تێپەڕین پاشان مۆڵەتیان پێدەدرێت لە ڕێگەی دەستگاوە. سێم، بەخشینی بڕوانامە و خەڵات بە 54 قوتابی دەستگاکەمان کە جوزەکانی قەد سەمیع و تەبارەک و عەمەیان لەبەر کردووە. لە کۆتاییدا جارێکتر بە خێراتنی بەڕێزتان دەکەین، سلاسی بە دەمەواتنتان دەکەین، یاخوا بەخێر بێن سەرچاومان. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. خوا پاداشتی خێری بەڕێز مامۆستا ڕێبوار بداتەوە. باوەڕ بورکانی بەگڕە کێوی ستەم لە بندێنێ، وەرزی زیندووبوونەوەیە بەهارێکی هەمیشەیی دەڕەخسێنێ، سەرچاوەیەکی سازگارە تینوێتی ژیان دەشکێنێ، خشتی دادە پێکێنەری قڵای مەحکەمی دادگەری و
ئازادی ئادەمی زادە. بەڕێزان ئێستاش گوێبیستی وتەیەک دەبین لەلایەن بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە کە لە هەولێرەوە بەڕێزیان تەشریفی هێناوە. با بەڕێزیان فەرمێت. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لدواي حمد السنة لبخواي قول سبحانه وتعالى زۆر دەستخۆشی لە دەستەی کارجێڕی لقی گەرمیانی دەستگاکەمان دەکەم بە تایبەتی بەرپرسی لق بەڕێز مامۆستا ڕێبوار و هەروها زۆر دەستخۆشی لە مامۆستایان لە خوشکان و لە برایان دەکەم. خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە، هەم وەکو ئیدارە هەم وەکو مامۆستایان. لە خوای گەورە داواکارم لەو کەسانە بن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خەیر الناس خەیرکم من تعلم القرآن وعلمه خوای گەورە لەوانیان بژمێری و هەروە لەو کەسانیان بژمێری کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە معلم الناس الخەیر باسییان دەکا، ئەوانەی کە رب العالمین و فریشتەکان ئەهلی ئاسمانەکان ئەهلی زەوی حتا مێرولە لە کونەکانی خۆیان و ماسی لە ناو دەریاکاندا دوعای خەیریان لۆ دەکەن. و هەروەها پیرۆزبایی لە قوتابیانی بەڕێز دەکەم لە برایان و لە خوشکان، هەم ئەوانەی کەوە مۆڵەتی قیراءە وەردەگرن، هەم ئەوانەی کە لە مسابقە و لە بەرکردنی قورئان و فێرکردنی قورئانی پیرۆز لە خزمەتی قورئانی پیرۆزدان. لەخوای گەورە داواکارم لەو کەسانە بن کەوا طالبی علمن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێیانی فەرمووە مرحبا بطالب العلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشوازیانی لێ کردێ و دەربارەی ئەوان دەفەرمی طالب العلم ئەو کەسەیەکەوە فریشتەکان دەوری دەدەن، فریشتەکان دەوری دەدەن لە خۆشیان لە خۆشەویستیان لە بۆ ئەو کارە پیرۆزەی کە ئەوان ئەنجامی دەن. خوای گەورە لە هەموو لای قبول بکە. بەڕێزان لەو دەفەتا پێم خۆشە کە بچینە خزمەت فەرمودەیەک یاخود دوعایەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. یەک لە دوعاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە ديفرموا اللهم إني عبدك ابن عبدك ابن أمتك ناصيتي بيدك ماض في حكمك عبد في قضاؤك أسألك اللهم بكل اسم هو لك سميت به نفسك أو أنزلته في كتابك أو علمته أحدا من خلقك أو استأثرت به في علم الغيب عندك أن تجعل القرآن العظيم ربيع قلبي ونور صدري وجلاء حزني وذهاب همي. تماشادكي رسول الله صلى الله عليه وسلم دعاء دكا لسلتي دعاء كذا توسل دكا بنشانداني بنداتي خوي ودايك وبابي بفرمانداريتي خوي لبو قضاء وقدري خوا فرمانكاني خواني شانددا وكو توسلك پاشان توسل دكا بناو بيروزكاني رب العالمين ناوجوانكاني رب العالمين داوكاري كتسيا تفرمي أن تجعل القرآن ربيع قلبي يا ربي خواه قرآن بك يا بهاري دلم ونور صدري بك يا روشناي سنجم وجلاء حزني وذهاب همي ببتماي روان نوي خمو خفتي رابردوم وهرها نهشتني خمي داهاتوم. يتر ديار زور قرنق أو دعاء لويا كاتك ودعاء دكا پیغمبر صلى الله عليه وسلم ليدا برسن يا رسول الله ايه مش فيري بين دفن من باله ينبغي لمن سمعها أن يتعلمها تيويستا ويكواجوي لدي بفيري ببيت فزور قرنقا بلكواتا قرآني فيروز ببيتا بهاري دلان ديار بهار وكزانان دفرمون لشرح حديث كذا بهار خوشترين ورزي صالة بهار معنای ژیان و ژیانەوە دەبەخشی، بەهار معنای جوانی دەبەخشی. ئیتر داوا لە رب العالمین دەکەی ئەو قورئانە بکاتە بەهاری ناودڵت واتە وەکو شەیخ الئیسلام دەفەرمی بیکاتە نمونەی ئەو بارانەی کەوا بەهاری لە دوادا دێ لەسەر ڕووی زەویدا. کەواتە
أو قرآنا ببتماي أو باراني كوا بهال لنا ودل دروز دكا بهال لنا ودل دروز دكا وهروها ببتماي أويك روشنايي لنا وسنگ پیدا بكا أو سنگي كوا دلي تيدا كوا دلي شبه روشن دبيتوا أو دلي كاگر زندي بو واتا جيان لوي ولبو همو اندامكاني لا شداده زي خويتي قرآن بيروس ما اي جيان بي انزا وكو خواي قول سبحانه وتعالى سورة الأنعام دادا فرمي أو من كان ميتا فأحييناه وجعلنا له نورا يمشي به في الناس كمن مثله في الظلمات ليس بخارج منها دیارە ئەو دوو شتێکەوە ئینسان بەڕاستی بەهۆیەوە دەژیێ و چاچیش دەژیێ و بەو شێوەی دەژیێ کە خوا دەیەوێ ژیانێکی هەبی لە مردنی دڵ ڕزگاری بکە خوای بناسی سبحانه وتعالى خۆی بناسی بزانی بەرەو کوێ دەڕوا و نور و ڕۆشناییەکەوە هەموو تاریکاییەکانی ژیان و قەبر و قیامەتی لۆ ئاوادان بکاتەوە ئەوەشیان هەردووشی هەر بە قورئانە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم داوا لە خوای گەورە دەکات سبحانه وتعالى بەڵێ قورئان مایەی ئەوەی کەواتە بەهاری دڵەکان لەبەر ئەوەی إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا أو قرآن رينموني دكا لبو أقوم لبو تساكترين بيرورا تساكترين خوروشت تساكترين كردار وقفتار زي خويتي أو قرآن بتبهاري دلكان خمروين بي أجر خمي رزقتا قرآن بيروس بيدا فرمي وفي السماء رزقكم وما توعدون أجر خمي أجلتا قرآن بيروس بيدا فرمي وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا أجر دردداري قرآن بيروس بيدا فرمي وكو دعاكي إبراهيم وإذا مرضت فهو يشفي شفاء لا يأوى سبحانه وتعالى بيدا فرمي وكو أيوب عليه الصلاة والسلام أني مسني الضر وأنت أرحم الراحمين قرآن بيروز أقل لتنقان داي وكو يونس آسى عليه الصلاة والسلام هواري خواب كوبله فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين خواهي يقولون ذاتي دا سبحانه وتعالى أجر داواي من دال دكيو لولا نتاقي كراي من دالت بين بخشراي وكو زكريا آسى عليه الصلاة والسلام وزكريا إذ نادى ربه رب لا تذرني فردا وأنت خير الوارثين فاستجبنا له ووهبنا له يحيى وأصلحنا له زوجه أجر توشي تنقال مصيبة بوي بزانا وما أصاب من مصيبة إلا بإذن الله هيشتك بإذن خوار وندى هيشتك بإذن خوار وندى ومن يؤمن بالله يهدي قلبه كاتي خود تسليم رب العالمين كخواي قوله هداية الددا أجر كسيك الليون بوا أجر لتنقاني سجن داي أجر لهر حالتي چنا خوش داي سورة يوسف بخوانوا عليه الصلاة والسلام يا بني اذهبوا فتحسسوا من روح الله يا بني اذهبوا برون بدواي روح رحمتي خواي قوله بقرين لبرو إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون هيت كسيك به ونابي لرحمته فراواني خواي قوله إلا كسيك كافر نبي إتل هرو يقدا خمي دنيا وقيامت ترو لقرآن بكتا وكو آويتي فينك بسر دلي زامدار الدابكري ببي تماعي خمرويني خمكاني بيشوت كاوي رويدا ورويشتيا اوي رويدا ورويشتيا خواي قولي لقدر خوي نوسيبيا اوي خمي داهاتو تخمدنا بخود تسليم رب العالمين بكا سنك بالتأكيد خواي قولي بهاناي بند صالح كاني دي اگر كسانك دوري عن داي مؤامرات لسردكن هاو شوي مؤمنكي سورتي غافر بل أفوض أمري إلى الله فوقاه الله من سيئات ما مكروا وحاق بآل فرعون سوء العذاب إتر قرآن بيروز معي أويك وابتب بهاري دلكان بلان بچي شويك دبت بهاري دلكان بو شوي دبت بهاري دلكان كاتك بيري لبكيتوا لخزمتي بوستي
زۆر جاران پەڵە هەورێکی پڕ لە باران بەسەر زەویەکی زۆر وشکدا دەڕوا بەڵام کەناباری ئیسفادەی لێ ناکە و زەویە ئیتر ئەو دڵش ئەگەر بێت و قورئان بەس بەسەریدا تێپەڕی نەیخواتەوە تێی نەگا لەگەڵی نەژیێ سوودی لێ نابینی لێوەکو خوای گەورە دەفەرمی إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد باش جوی لێ ڕابگری ئەو جا دڵەکەشی شاهد بی ئامادە بی ئەو کەسێکەوە بەڕاستی لە حەقی ئەودا قورئانی پیرۆز دەبیتە ڕەبیع دەبیتە بەهار دەبیتە خەمڕەوێن دەبیتە نور ئیتر لە کۆتاییدا لە رب العالمین دەپارڕێنەوە وەکو دوعاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم اللهم إنا عبيدك بنو عبيدك بنو إمائك نواصينا بيدك ماض فينا حكمك عدل فينا قضاؤك نسألك اللهم بكل اسم ولك سميت به نفسك أو أنزلته في كتابك أو علمته أحدا من خلقك أو استأثرت به في علم الغيب عندك أن تجعل القرآن العظيم ربيع قلوبنا ونور صدورنا وجلاء أحزاننا وذهاب همومنا آمين يا رب العالمين. فاتا داشتی خێری بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد بداتەوە. ئەی خودایە عارفانە بۆ دیدارت دێمە حزور تا کەرەمکەی ئابەم دڵم خودای غەفور هەنگاو دەنێم بۆ گەیشتن بە ڕێگای نور تا لە گوڵشەنی لیقاتە سیمای زەردم پڕکەی لە نور. بەڕێزان ئێستاش بینەری فیلمێکی دوکۆمنتاری دەبین لەلایەن دەستگای نووری حکمە ئامادە کراوە پاخشیکەن. دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ڕاستەنایەتی خۆبەخشی لێبوردەیی چاکەکاری داهێنان و بەردەوامبوون. دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ڕێکخراوێکی پەروەردەیی ڕۆشنبیری ناحوکمیە کار دەکات لە بیناو پەلەپێدان بە بواری پەروەردەیی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. دەستگای نووری حکمە لە سەردەستی ستافێکی شارەزەوت و ئەزمون لە بەرواری 18 2007 لە شاری هەولێر لەلایەن دەستەیەکی نەبووە کە ناویان لە فەرمانگەی ڕێکخراوە نەحوکمیەکان تۆمار کراوە و خاوەنداریەتی دەستگا بۆ ئەم دەستەیە دەگەڕێتەوە و لەژێر ناوی سەنتەری حکمە بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز خۆی ڕاگەیاند. دوای تێپەڕاندنی چەندین ئاسان کۆڕینەدا لە ئەنجامدانی چەندین چاڵاکی ڕۆشنبیری و نمونەیی بەرکراوان لەسەر ئاستی کوردستان لە وێنەی پرۆژەی هاوڕێیانی قورئان میهرەجانی ساڵانەی قورئانی پیرۆز کۆڕ و سیمیناری زانستی و دواتر پرۆژەکەمان سنووری لۆکاڵی جوگرافی شاری هەولێری تێپەڕاند ڕووی لە فراوانبوون کرد نوێبوونەوە و گەشەسەردنی بەخۆیەوە بینی هەم لە ڕووکار هەم لە نێوەڕۆک. دوجار دەستگاکە لەژێر ناوی دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لەژێر دروشمی ئایەتی خوای گەورە ربانیین بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون کار دەکات و بەردەوامە لە چاڵەکیەکانی خاوەنی مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە نەحوکمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بەهۆی کاریگەری و دانسقەیی کارکردن و پرۆگرامە گشتگیرەکەی زوو بە زوو داواکاریکردنەوەی لق لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستان ئاراستەی نووسینگەی سەرەکی کراوە و دەکرێت بۆیە بە سنگ فراوانی و شانازیەوە پێشنیازی کردنەوەی لقەکان پەسەند کران. چەخماخەی یەکەم لق لە دەڤەری سۆران دەستی پێکرد. ئاهەنگی نۆوەری لقی دەستگاکە بەر ئەو دەڤەرەکەوت. نووسینگەی سەرەکی دەستگا دەکەوێتە شاری هەولێر و سوپاس بۆ خوا پاشان بە فەزڵ و هیمەتی هەموو لایەک و پاڵپشتی ڕاستە و خۆی خوا پێداوان لە ئێستادا دەستگا خاوەنی 18 لقە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە بریتین لە هەرێک لە لقەکانی سۆران، هەڵەبجە، سلێمانی، کەرکووک، کۆیا، خەبات، حاجیاوە، چەمچەڵاو، گەرمیان، پشدەر، سەید سادق، شۆڕش، پیرەمەگروون، شارەزور، ڕانیا، چوار قوڕنا،
سەر و چاوە و پێنجوێن لق مافی کردنەوەی بازنەی هەیە لە سنووری کاری خۆی ئێستا هەشت بازنە لە خوارد پێک هاتەی لقەکانی دەستگا بوونیان هەیە و لە بینەی سەربەخۆ خەریکی خزمەتکردنن بە کتێب و ڕێبازی خوددا بەشە کارژێڕیەکان ئەنجومەنی کارژێڕی دەستگا جگە لە سەرۆک و جێگەی سەرۆ بە مەبەستی باشتر ڕاپەڕاندن و ڕێخستنی کارەکان بەشە کارژێڕیەکانی دابەش کردووە بەسەر حەوت بەش کە بریتین لە هەریەک لە بەشەکانی سەرپەرشتیاری پرۆگرام و پێگەیاندن پلاندانان و بەدواداچوون ڕاگەیاندن دارایی پەیوەندیەکان و کاروباری لقەکان و هەریەک لەم بەشانەش پێکهاتوون لە چەند یەکەیەکی کارژێڕی سەربەخۆ ئەنجومەنی بەڕێوەبردن هەموو سێمان جارێک بە ئامادەبوونی سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی کارژێڕی و بەڕێوەبەری سەرجەم لقەکانی دەستگا کۆبوونەوەی وەرزی ئاسایی ئەنجومەنی بەڕێوەبردن ئەنجام دەدرێت با مەبەستی بەدواداچوون بۆ کاروباری لقەکان و ئاڕاستەکردنیان و وەرگرتنی ڕاو سەرنج و پێشنیازەکانیان سەرژمێریکردنی ئەندامانی کارژێڕی و مامۆستا و قوتابیانی دەستگا ژمارەی ئەندامانی کارژێڕی لە نووسینگەی سەرەکی و سەرجەم لقەکانی دەستگا بریتیە لە 212 ئەندام لە هەردوو ڕەگەز کارژێڕی برایان و خوشکان ژمارەی قوتابیانی دەستگا لە سەرتاسەری کوردستان زیاترە لە 8,000 قوتابی کە لە خزمەت 740 مامۆستا زانستەکانی قورئان دەخوێنن کارژێڕی خوشکان یەکێک لە ئامانجەکانی دەستگای نووری حیکمە بریتیە لە بایەخدانی تایبەت بە ڕوشنبیرکردنی ئافرەتان و منداڵان لە بوارە جیازیەکاندا کارژێڕی خوشکان ڕاستەوخۆ سەربابەشی سەرپەرشتیاریە و زۆرینەی قوتابیان و مامۆستایانی دەستگای نووری حیکمە پێک دەهێنن و چاڵاکی و سیمیناری تایبەت بە توێژی ئافرەتان ئەنجام دەدەن خولو و سیمیناری زانستی و بەشداری دەستگا لە کۆنگرە نێودەوڵەتیەکان دەستگای نووری حیکمە بۆ دانەبڕان لە پێشکەوتنی جیهانی دەرەوەدا بۆ بەرزکردنەوەی یاستی زانستی زیاتر لە 8 وەفد بە نوێنەرایەتی دەستگا بەشداری چەندین خولیان کردووە لە دەرەوەی وڵات هەروەک سەردانی مەیدانیان ئەنجام داوە بۆ بنکە و سنتەرەکانی فێرکردن و لەبەرکردنی قورئانی مەزن لە وڵاتەکانی ئوردن میسر سعودیا و تورکیا کە مەبەست لێی سوودوەرگرتن بووە لە ئەزموونی ئەو وڵاتانە لە ناوخۆش چەندین کۆڕ و سیمیناری گشتی ئەنجام داوە کە لە دەستگا ڕاگەیاندنەکاندا پەخشکراونەتەوە پێشبڕکێی ساڵانە دەستگای نووری حیکمە بە سەرپەرشتی لیژنەیەکی شارەزا هەموو ساڵێک پێشبڕکێ بۆ لەبەرکردنی قورئانی مەزن ڕێک دەخات تایبەت بە قوتابیان و ئەندامان و مامۆستایانی دەستگا لە نووسینگەی سەرەکی و سەرجەم لقەکان بۆ هەردوو کارژێڕی برایان و خوشکان لە هەموو ئاستەکانی 5 10 15 20 25 30 جوزئی دارایی دەستگا لە ڕووی داراییەوە هاوشێوەی کارەکانی تری تەواو سەر بخۆیە هیچ جۆرە داهاتێکی لە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان و هیچ لایەن و ڕێکخراوی سیاسی نییە بەڵکو پشت دەبەستێت بە هاوبەشی ساڵانی قوتابیان و ئەندامانی دەستگا هاوکات لەگەڵ پاڵپشتی بەردەوام و ڕاستەوخۆی خواپێداوان بۆ دابینکردنی تێچووی ڕۆژانەی پێداویستەکانی باڵەخانە و لە چاپدانی پرۆگرام و بەرهەم و بڵاوکراوەکانی دەستگا دروشمەکانی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کار دەکەین و کۆڵنادەین تا ڕووناچی ئەم نورە دەگەیەنین بە سەرجەم شار و شارۆچکە و دێهاتێکی کوردستان بەخۆداچوونەوە و نوێبوونەوە و گەشەی بەردەوام دەکەینە سێ کۆڵەگەی کاری دەستگامان سێ کوچکەی هیوای لەسەر هەڵدەچنین ئەوەش بەڵێنی سەرەتا و کۆتاییمانە دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لەگەرە و خوشک و برایانەی کە لە دواوەن تۆزێ بێدەنگی و پارێزن زۆر سوپاسیانەکەین ڕۆژێ دادێ لەگەڵ زەردەی خۆر ئاوادا هێدی هێدی ئاوا دەبین لە بێدەنگی ئێوارەدا لە نێو چاواندا ون دەبین بەڵام دیسان خۆری زێڕین جارێکی دی هەڵدێتەوە ئەوە ئێمەین کە ئاوا بووین ئیتر هەرگیز ناینەوە بەڕێزان ئێستاش با لیژنەی دادوەری بۆ پێشبڕکەی 5 جوزئی کۆتایی قورئانی پیرۆز بفەرمن بۆ سەر مەنەسە کە پێکهاتوون لە بەڕێزان مامۆستا جەمال سەرۆکی لیژنە
دکتۆر یوسف ئەندام، مامۆستا ڕێبوار ئەندام. مەیافیەوە. فەرمێت بۆ سەر منەسا بۆ تاقیکردنەوە. وەلید جەلیل حسێن. ناکرێت دەستمانە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سنتان جماهير ولكن حضرنا توضيحات بدين سبارات المسابقة شوانيتي مسابقة شوانيتي داناني من ركان بوي أم كسي آشنا به داناني من ركان إما أوي أخوانيان حتى حوت شركة حتى حوت ثانية أجل ترددي كنت إيش حوالي نامي أجل أقول حتى حوت ثانية حتى شركة ترددي كنت لو بينا حتى حوتش حوت ثانية طاولة أجل متوا أو نيو درجة لشيء والله ليو توا بدي يقبل لباش حوت ثانية بدي يقبل لشيء يقبل لشيء السبارات بقدر أكون دو متسابق لكم درجون لمكان يكيبو أقرين أبوا حفظه كان يحفظ داجبو أو سلفه أقل لحمش أكسان بون كاملا قبل تجويد أحكام التجويد كاملا باشرين أو سلفه أقل لورش أكسان بون أقرب وقت ابتداء وقت ابتداء كاملا باشرون أو سلفه أقل هذا أكسان بون لو عن الشام وقت الآن بوكن هذا القرآن بوكن اللي كان سلفه ماسا ئەمە بەردەمیەوە ئەگری أعوذ بالله من الشيطان الرجيم فذاقت وبال أمرها وكان عاقبة أمرها خسرا. أعوذ بالله من الشيطان الرجيم فذاقت وبالت أمرها فكان عاقبة فذاقت وبالت أمرها فكان عاقبة أمرها خسرا. أعد الله لهم عذابا شديدا.
فذاقت وبال أمرها وكان عاقبة أمرها خسرا أعد الله لهم عذابا شديدا أعد الله لهم عذابا شديدا فاتقوا الله يا أولي الألباب الذين آمنوا قد أنزل الله إليكم ذكرا رسولا يتلو عليكم آيات الله ليخرجكم رسولا يتلو عليكم آيات الله ليخرجكم رسولا يتلو عليكم آيات الله ليخرجكم من الظلمات رسولا يتلو عليكم آيات الله البينات ليخرجكم من الظلمات إلى النور ومن يؤمن بالله ورسوله ومن يؤمن بالله ومن يؤمن بالله يدخله جنات تجري ومن يؤمن بالله ورسوله ومن يؤمن بالله ويعمل صالحا ومن يؤمن بالله ويعمل صالحا يدخله جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا قد أحسن الله له رزقا الله الذي خلق 7 سماوات ومن الأرض مثلهن يتنزل الأمر بينهن لتعلموا أن الله على كل شيء قدير وأن الله قد أحاط بكل شيء علما. سورة وصلت سورة الدعاء. بسم الله الرحمن الرحيم يا أيها النبي لم تحرم ما أحل الله لك تبتغي مرضات أزواجك والله غفور رحيم. جزاك الله خير. برسالة دوام. أعوذ بالله من الشيطان الرجيم الذين هم في غمرة ساهون الذين هم في غمرة ساهون يسألون أيان يوم الدين يسألون أيان يوم الدين يوم هم على النار يفتنون ذوقوا فتنتكم هذا الذي كنتم به تستعجلون إن المتقين في جنات وعيون. تخيل لحظة أو مشكلة رزانة قالوا من عوالم هذا كانوا نقولوا يوم عليه وبدأش خير تندتوا. إن المتقين في جنات وعيون آخذون ما آتاهم ربهم إن
برسياري سيام برسياري أخيرا ما أعوذ بالله من الشيطان الرجيم وما يكذب به إلا كل معتد أثيم وما يكذب به إلا كل معتد أثيم إذا تتلى عليه آياتنا قال أساطير الأولين كلا بل ران على قلوبهم ما كانوا يكسبون كلا إنهم عن ربهم يومئذ لمحجوبون ثم إنهم لصالوا الجحيم ثم يقال هذا الذي كنتم به تكذبون كلا إن كتاب الأبرار لفي عليين وما أدراك ما عليون كتاب مرقوم يشهده المقربون إن الأبرار لفي نعيم على الأرائك ينظرون تعرف في وجوههم نظرة النعيم يسقون من رحيق مختوم ختامه مسك وفي ذلك فليتنافس المتنافسون ومزاجه من تسنيم عينا يشرب بها المقربون. جزاك الله خيرا. جزاك الله خيرا. تشتغل على جديد ويان لا رزق خير وسلام. أعوذ بالله من الشيطان الرجيم فما منكم من أحد عنه حاجزين. أعوذ بالله من الشيطان الرجيم فما منكم من أحد عنه حاجزين وإنه لتذكرة للمتقين وإنا لنعلم أن منكم مكذبين وإنه لحسرة على الكافرين وإنه لحق اليقين فسبح باسم ربك العظيم. بسم الله الرحمن الرحيم سأل سائل بعذاب واقع للكافرين ليس له دافع من الله بالمعارج تعرج الملائكة والروح إليه في يوم كان مقداره 50,000 سنة فاصبر صبرا جميلا إنهم يرونه بعيدا ونراه قريبا يوم جزاك الله خير. حسبك رسالة دهان ثم يجزاه الجزاء الأوفى وأن إلى ربك المنتهى وأنه هو أضحك وأبكى وأنه هو أمات وأحيا وأنه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى وأن عليه النشأة الأخرى وأنه هو أغنى وأقنى
برسالة أولئك الذين لعنهم الله فأصمهم وأعمى أبصارهم. أولئك الذين لعنهم الله فأصمهم وأعمى أبصارهم أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها إن الذين ارتدوا على أدبارهم من بعد ما تبين لهم الهدى الشيطان سول لهم وأملى لهم إن الذين قالوا ربنا الله ذلك بأنهم قالوا للذين كرهوا ما نزل الله سنطيعكم في بعض الأمر والله يعلم ذلك بأنهم قالوا للذين كرهوا ما نزل الله سنطيعكم في بعض الأمر والله يعلم إسرارهم فكيف إذا توفتهم الملائكة يضربون وجوههم وأدبارهم ذلك بأنهم اتبعوا ما أسخط الله وكرهوا رضوانه فأحبط أعمالهم. أم حسب الذين في قلوبهم مرض أن لن يخرج الله أضغانهم ولو نشاء لأريناكهم فلعرفتهم بسيماهم ولتعرفنهم في لحن القول والله يعلم أعمالكم. رسالة ومن لم يؤمن بالله ورسوله فإنا أعتدنا للكافرين سعيرا. أعوذ بالله من الشيطان الرجيم. ومن لم يؤمن بالله ورسوله فإنا أعتدنا للكافرين سعيرا. ومن لم يؤمن بالله ورسوله فإنا أعتدنا للكافرين سعيرا. ولله ملك السماوات والأرض. ومن لم يؤمن بالله ورسوله فإنا أعتدنا للكافرين سعيرا. ولله ملك السماوات والأرض يغفر لمن يشاء. يغفر لمن يشاء ويعذب من يشاء. ولله ملك السماوات والأرض يغفر لمن يشاء ويعذب من يشاء. وكان الله غفورا رحيما. سيقول المخلفون إذا انطلقتم إلى مغانم.
سيقول المخلفون إذا انطلقتم إلى مغانم لتأخذوها ذرونا نتبعكم يريدون أن يبدلوا كلام الله قل لن تتبعونا كذلكم قال الله من قبل فسيقولون بل تحسدوننا بل كانوا لا يفقهون إلا قليلا بل بل كانوا لا يفقهون إلا قليلا قل للمخلفين من الأعراب ستدعون إلى قوم أولي بأس شديد تقاتلونهم أو يسلمون فإن تطيعوا يؤتكم الله أجرا حسنا وإن تتولوا كما توليتم من قبل يعذبكم عذابا أليما. أم له البنات ولكم البنون أم تسألهم أجرا فهم من مغرم مثقلون أم عندهم الغيب فهم يكتبون أم يريدون كيدا فالذين كفروا هم المكيدون أم لهم إله غير الله سبحان الله عما يشركون وإن يروا كسفا من السماء ساقطا يقولوا سحاب مركوم فذرهم حتى يلاقوا يومهم الذي فيه يصعقون يوم لا يغني عنهم كيدهم شيئا ولا هم ينصرون فاصبر يوم لا يغني عنهم كيدهم شيئا ولا هم ينصرون. وإن للذين ظلموا عذابا دون ذلك ولكن أكثرهم لا يعلمون واصبر لحكم ربك فإنك بأعيننا وسبح بحمد ربك حين تقوم. الثاني أخير يقولون لئن رجعنا إلى المدينة ليخرجن الأعز منها الأذل يقولون لئن رجعنا إلى المدينة ليخرجن الأعز منها الأذل ولله العزة ولرسوله وللمؤمنين ولكن المنافقين لا يفقهون ولكن المنافقين لا يعلمون ولكن المنافقين لا يعلمون. يا أيها الذين آمنوا لا تلهكم أموالكم ولا أولادكم لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله ومن يفعل ذلك فأولئك هم الخاسرون. وأنفقوا منه إنما أموالكم وأولادكم فتنة والله
عنده أجر يا أيها الذين آمنوا لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله ومن يفعل ذلك فأولئك هم الخاسرون وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول رب لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين ولن يؤخر الله نفسا إذا جاء أجلها والله خبير بما تعملون. تكملة رسول الله. بسم الله الرحمن الرحيم يا أيها النبي إذا طلقتم يسبح لله ما في السماوات وما في الأرض له الملك وله الحمد وهو على كل شيء قدير هو الذي خلقكم فمنكم كافر ومنكم مؤمن والله بما تعملون بصير. جزاك الله خير. پیرۆزگاران مەبەست پێشوە لەبەر لەبوونی کاتەکە ئاماژە بەناوەکانیان دەکەین دامەزراوەی ڕۆژنبێری نوری قورئان ناوەندی جێڕانی کوردی بۆ زانستی شەرعی و کەفارەتی یەتیم دەستگای نوری کوردانێکی ئیشارەتی ئەگەر قەتەش پێرەوەتەوە ئێستاش پێویستی بەخشە لە شێعرێک دەبێت لەلایەن پێغەمبەر بە کورداڵی ناوەڕێزان بکرێت. بسم الله الرحمن الرحيم. مامۆستایانی عزیز خوشکان برایان السلام عليكم ورحمة الله وبركاته. لەپاڵ دەستخۆشیدا لە برایانی دەستگای نوری حکمە و بە خێرێنانی جەنابی دکتۆر عەبدوڵڵا سەرۆکی دەستگاکە و هاوڕەکانی کە لە دوورەوە تەشریفیان هێناوە قاعەکەش گەرمە بەڵام حەزەکەم لە خزمەتتانە ئەو ئیحساسە تایبەتانە کە هەر بۆ ئەم بۆنەیەم حازر کردووە بخوێنمەوە. ئێرە دەنگی قورئانە لە کەناڵی ئیمان ئێرە دەنگی قورئانە لە کەناڵی ئیمان جەماوەری ئەم کەناڵە هەموو ئەهل و خاسەی خوان ئەم کەناڵە حرف حرفی حەسەناتە هەر خێرەڵێ هەر خێرە بڕێ بەتەنیا خێری لێ ڕژێ ئەم کەناڵە کەناڵی حەقی ڕەهایە کەناڵی کەلامی خوایە ئێرە کە دەنگی قورئانە لە مەلەکوتی خواگیانە دواپەیامە کە پەخشەکرێ بە هەموو ئەرز و ئاسمانە ئێرە دەنگی قورئانە زوڵاڵترین دەنگی ژیان وەرگری بی دەبیتە هاوڕێ و هاودەمی ئەهلی ئەرز و ئەهلی ئاسمان ئایەت ئایەت پەیژەیەکی فردەوسیە حافظ قورئان بەکردەوە لە لای خوش کەنجەی نییە هاوڕێی قورئان هاوتای فریشتەکانی خوایە شەفیعی یارانی خۆیەتی هەموو مەخلوقات غافڵن شەوانە غافڵ دەنووسرێن تەنیا قورئان خوێنەکانە کە بە ئاگان دەسا هەستن قورئانی بن بەڕێوە بن بەپێوە بن ڕەبانی بن دەرگای دڵتان کراوە بێ چرای بەرهەیوان داگیرسێ قورئان لە نور نوریش هەر لە قورئانەوە دێ نوری حکمە هەر ئەم نورەی لێ ئەبارێ لەوێ لەم دەستگای نورەدا خونچە ڕوێ گوڵگوڵ ئەگرێ دەر و دەرگا ژێر و ژوور و هۆڵ و سەربان هەموو نوریان لێ ئەبارێ هەموو شتێ لێرە عەتری لێ ئەچۆڕێ بۆنی میسک بڕناخ وەگرێ نوری حکمە نوری نمە و نوری بارین
نوری ئاوا و نوری ئاین، نوری دڵی محەممەد و نوری دڵی هەموو پێشینانی نورین، نوری دڵی دایە و بابەی نمەی ئێمە قاژەی جەرگ و ڕۆحی بابەی. ئەی چۆلەکە قورئان خوێنەکەی ماڵی در، ئەی چۆلەکە قورئان خوێنەکەی ماڵی دڵ قەت مات مەکە بجری وێنە، با تەیر و تووری ئەم ناوە گشت بزانن چۆلەکەکەی ماڵی ئێمە قورئان خوێنە بجری وێنە. بام دارە بەردارەی ئیمان هەر بەر بگرێ و باڵا بکە، بە تەرتیل و بە تیلاوە بجری وێنە، سۆزی دەنگ و شەماڵ بیبا تا دڵ گەنج بێ و پیری نەیبا. ئەم هەوارە قەت پەیامی خوای لێنا بڕێدەی بخوێنە، هەر بخوێنە و بەرز بەرەوە بەو قورئانەی ناو دڵ و زەینی ڕۆشن و وەک ئاو ڕۆشنکەرەوە بێ و بڕۆ، با گۆمی ژیان نەگەنێ، با ئاوازی ئەم ژیانە قورئانی بێ ئاسمانی بێ. بۆ ئەوانەش کە تا ئێستا تینوێتیان نەشکاوە لەم کانیەی خوا، بۆ ئەوانەش کە هێشتا نوریان نەدیوە، کە سوژدەیان نەناسیوە، بۆ ئەوانەی کە دڕەقی وەک ژانەسەر لەگەڵیانە لە هەوەسبازی تێر نەبوون، بۆ گەندەڵی هەر هەوڵیانە دەی ئاغایان. ئێوە دنیای خۆتان بگرن، ئێمەش قورئان. دەی ئاغایان ئێوە دنیای خۆتان بگرن، ئێمەش قورئان. لەم مامەڵەی جەهەنمی و ناشیرینە بەردەوام بن، دوایی ئەگاتە خزمەتتان، هەتا تەواو درەنگ نەبووە سەرنج بدەن. ئەم هەڵپە و ڕاو و ڕووتە ئەو سەرەکەی دۆڵی قوڵی جەهەنمە. ژیان ڕۆیی و ئێوەشە ڕۆن، هەزاران فرعون ڕۆیشتن، ئەژدیهای مەرگ بە لەشکرە بوو لە هەبی ئەڵلوشی، سەدان قارون زەوی خواردی، هەستن خەوێ خراپ خەوتون، گەردەلول و زریان لە ڕێیە بۆ ئێرە. قورئان خەبەر لە ڕووداوی گەورەدا، دۆسیەی پڕپڕە وەستێرەی ئاسمان داخرێت و هەڵەگیرێ، زەوی دەسەکاتە لەرزین، لەرزینێک کە ژێرا و ژوور نەبێ ناوەستێ. نەفخی سوور و مەشیئەتی ئەو جەبارە دنیا کاتە خۆڵەمێش، زەوی دەسەکاتە لەرزین، لەرزینێک ژێرا و ژوور نەبێ ناوەستێ. نەفخی سوور و مەشیئەتی ئەو جەبارە دنیا کاتە خۆڵەمێش، هەموو شتێ ڕواتەوە سووڕی نەبوون، دەکوژێتەوە چرای گەردوون، کەس نامێنێ هەر ئەو بەتەنیا بانگەکە، خۆی پاشایە لە کوێن پاشاکانی دنیا. هەستن خەوێ خراپ خەوتون، باری زەویتان قورس کردووە، بەم ئەخلاق و ئەتوارەوە ئەرز و ئاسمان بێزارە لە بەدڕەفتاری و لاساریتان. هەستنەوە و گوێ لە سەدای گەردوون بگرن، خوا پەیامی هەیە بۆتان. خوایەک فێڵی لێ ناکرێ، فری و نادرێ، مسقاڵێکی لێون نابێ. پێشە و لەحزە و پێشە و ساتە بەدڕەفتاری بگۆڕن بە چاکەکاری. قورئان لە ئاتایە ئەلف تاسین نەخشە ڕێگای ڕزگاریە، بەرنامەی شاشەی ئاسمانە، قەڵەمی زاتی حەق نووسیویە. چاو بدڕنەوە و گوێ بگرن، دەرگای هۆشتان لەسەر پشت بێ، دنیاکەتان دەبڕێتەوە، حەز و هەوەس ئەتوێتەوە. حەشەم، خەدەم، کەنیزەک و ماڵ و ڤێلا، مەزرعە و باخ، پرۆژە و کوڕ و کۆمپانیا لێرەیە لەو پەڕی دنیا ئەبڕێتەوە، ئەتوێتەوە، ئەکوژێتەوە، لە دەستانە چێ نامێنێ. خۆتان و میمۆریەکە پڕنەوە بۆ لای خوا، میمۆریەک پڕە لە زانیاری سامناک، میمۆریەک چرکەیەکی تەمەنتانی نەبواردووە، میمۆریەک سەرنجامی تاک تاکتانی دیاری کردووە. دەسا یاران هەتا یاری بەردەوامە، تا پەردە دانەدراوەتەوە، پێش غروب و پێش کۆتایی، بەر لە حاقە و بەر لە ساخە و پێش قاریعە و پێش سەکەرات ڕاچنێن و بۆ دەرمانی گشت دەردەکان بگەڕێنەوە بۆ قورئان.
بەر لە حاقە و بەر لە ساخە و پێش قاریعە و پێش سەکەرات ڕاچنێن و بۆ دەرمانی گشت دەردەکان بگەڕێنەوە بە قورئان. ئێوەش هەموو ئەگەر گوێ لەو پەیامە بگرن دەتان خاتە سەر ڕێی بەهەشت. ئەستێرە و مانگ بە هاوڕێتان ئاسمانی شەکاتە دۆستان. ئەگەر گوێ لەو پەیامە بگرن زەوی خۆی ڕاتانەژەنێ، دار و بەرد خۆشتانی ئەوێ، کانی بە مەیلتانە تەقێ. ئەو خوڕەی شەتا و خوڕەی خۆشترە بێ. ئەگەر گوێ لەو پەیامە بگرن گەمژە و ڕەنج بە خەسار نابن، سەرسەری و شێت و هار نابن. ئەگەر گوێ لەو پەیامە بگرن ئارامی داتانە پۆشێ، نیانی لە دەرگای دڵتان سەوزە بێ، درۆ و ڕیا لەگەڵتانە هەڵاکات و جێتان دێڵێ. ئەگەر گوێ لەو پەیامە بگرن واز لە دەردی دنیا دێنن، هونەری ژیان بە ئیمان فێرە بن. ئەگەر گوێ لەو پەیامە بگرن هەرگیز مەخلووقێ سەیر نابن. ئەگەر گوێ لەو پەیامە بگرن گەورا بن، بەرچاوتان ڕوونە بێتەوە. ئەگەر گوێ لەو پەیامە بگرن دەرمانی دەرتانی لایە، ڕێی نەجاتتان شارەزایە. ئەو پەیامە ڕێی ئاگرتان لێگرێ، لە خۆتان باشترتانە ناسێ. ئێوە گوێتان لە هەزاران درۆزن گرت و نەگەشتن، سەدان تو لە ڕێتان بڕی و بەچی، سەدان ساختەچی و قۆڵبرتان کردە سەرکردە و چاوساغ و پەشیمانی پێشکەشکردن. دەبێن گوێ لەو پەیامە بگرن، هیچ چارێکی ترتان نییە، دەبێت گوێ لەو پەیامە بگرن. ئەم پەیامە پەیامێکی ئاسمانیە، ڕاستگۆترینی گەردوونە، لەگەڵ هاوڕێی فریشتەیە. خوا بۆ خۆی ناردوویەتی، خوا بۆ خۆی ناردوویەتی تا گەمژەیی لە بین ببا، هەرچی بتە بیشکێنێ. دەگوێ لەو پەیامە بگرن بە هیچی دی ڕسوا مەبن. بۆ شەو و ڕۆژ جەنگ و ئاشتی، دەرد و دەرمان، خۆشی و تەنگی، هەر گوێ لەو پەیامە بگرن. بۆ دەوڵەت و ئاوەدانی، ژیان و خۆشگوزەرانی لە خزمەتی ئەو دانیشن، بە تەنیا گوێ لە ئەو بگرن. وەسەلام عەلەیکم. زۆر سپاس بۆ برای بەڕێز کاک بێستون ژاڵەی. ئێستاش دەست دەکەین بە بەخشینی ئیجازەی قیراعات بەسەر چەند قوتابیەکدا. با بەڕێز شێخ نەجمەدین نووری بەڕێزیان فەرمێ بۆ دابەشکردنی چەند ئیجازەیەک. قوتابی هیوا مەحموود محەممەد فەرموو بۆ وەرگرتنی ئیجازەی قیراعاتی خەلف العاشر. ماڵستای من قوتابی سەرکەوت ئەحمەد محەممەد ئیجازەی قیراعاتی عاصم. قوتابی عومەر محەممەد عەلی وەرگرتنی ئیجازەی قیراعاتی یعقوب. قوتابی ئیبا عەبدولمونعیم خەڵف وەرگرتنی ئیجازەی قیراعاتی یعقوب. لقمان عەبدوڵڵا محەممەد وەرگرتنی ئیجازەی قیراعاتی یعقوب. يوسف حسين سعيد وەرگرتنی ئیجازەی قیراعاتی عاصم. محمود محمد نجيب وەرگرتنی ئیجازەی قیراعاتی عاصم. هشام اسماعيل حسون وەرگرتنی ئیجازەی قیراعاتی عاصم. يوسف رشيد مجيد وەرگرتنی قیراعاتی عاصم. آزاد علي جمشير وەرگرتنی ئیجازەی قیراعاتی یعقوب. بەرزان خەلیل جەوهەر وەرگرتنی ئیجازەی قیراعاتی عاصم. بەرزان خەلیل. زۆر سپاس بۆ بەڕێز شێخ نەجمەدین نووری. با بەڕێز جەمال ماسا جەمال فەرمێت بۆ دابەشکردنی چەند مۆڵەتێک. حسام إبراهيم عزيز وەرگرتنی ئیجازەی قیراعاتی عاصم. مسعود عبدالرحمن فرج وەرگرتنی ئیجازەی قیراعاتی حەمزە. هەرێم لقمان محمود وەرگرتنی ئیجازەی قیراعاتی عاصم.
يوسف أحمد محمد ورقرتني إجازي قراءة ابن كثير. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا جەمال. با بەڕێز مامۆستا هەیە من نەجمەدین فەرمێدەوە دابەشکردنی چەند بڕوانامە. کامەران ئیکرام کەریم وەرگرتنی ئیجازەی قیراءەتی عاصم. کامەران ئیکرام کەریم. محەممەد نەدا خەڵف وەرگرتنی ئیجازەی قیراءەتی عاصم. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستای من. با بەڕێز مامۆستا سۆران عەبدوڕەحمان ئەمین فەرمێ بۆ دابەشکردنی چەند بڕوانامەیە. يوسف خدامراد قادر وەرگرتنی ئیجازەی قیراءەتی عاصم. محمد لقمان محمود رواية حفص. محمد لقمان محمود. أحمد محمد محمود رواية حفص. أحمد محمد محمود. زۆر سپاس بۆ مامۆستا سۆران. با بەڕێز مامۆستا هیوا محمود محەممەد فەرمێت بۆ دابەشکردنی خەڵاتێک. بەڕێز ئازاد عەلی جەمشید ڕیوایەتی کیسایی. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هیوا. با بەڕێز مامۆستا لەیلا فەرمێ بۆ دابەشکردنی چەند بڕوانامەیەک. مامۆستا لەیلا. ئەم قوتابیانە قوتابی دکتۆر یوسفن. با بەڕێز مامۆستا لەیلا فەرمی بۆ پێدانی ئیجازەکەیان. سارا نەجم ئیسماعیل ڕیوایەتی عاصم. قراءة عاصم. جوان ماجد محمد رواية حفص. جوان ماجد محمد رواية حفص. أسماء أحمد كريم رواية حفص ككتابي ما وصله منا. أسماء أحمد كريم. نيجار حسن كريم رواية حفص. أمي شرق كتابي ما وصله يا من نجم مدينة. ئەگەر تو هەبوو زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا لەیلا. با مامۆستا لەیلا دانەنشێ. ژیان حەمە ساڵە حەمە ئەمین قراءەتی عاصم. ژیان حەمە ساڵە حەمە ئەمین قراءەتی عاصم. نازەنین ئەمین حەسەن قراءەتی عاصم. نازەنین ئەمین حەسەن. آمنة خليل عبد الرحمن قراءة عاصم. أختر أحمد مصطفى قراءة عاصم. أختر أحمد مصطفى. فرشن عبد الكريم سعيد قراءة عاصم. نازدار عبد الله أحمد قراءة عاصم. أمبر رزاني نايا ناخندو كتابي مامۆستا لەیلا بوو. ئێستاش گوێبیستی سرودێک دەبین لەلایەن تیپی سرودی بناڵانەوە بە بەشی کچان با بفەرموون.
دوو پیرۆزایە ئەمە دەست گەیشتووە لەلایەن هەندوو بەڕێزان ڕادیۆی گزنگی نابینایان کە کاکە باڵابینا بەڕێوەی دەبات هەروەها ڕێکخراوی زاد بۆ ژیانەوەی ئادەمیزاد خوای گەورە پاداشی خێرام داتەوە.
ئێستاش دیاری ساڵانەی حکمە بە کەسایەتی ناودار و بانگوازی دەڤەری گەرمیان دەبەخشین. پێش بەخشینی دیارەکە بە کورتەیەک دەیناسێن. کاکێ وەڕەکەمت بێت. ژیاننامەی کەسایەتی ساڵ. مامۆستای گەورە و خۆشەویستمان لە بوندی گۆڕەشەلا لە ناوچەی گەرمیان ساڵی 1946 لە خێزانێکی ئاینپەروەر هاتوۆتە دنیاوە. پێشەوەی بڕاتە قوتابخانە فێری قورانی پیرۆز بووە لای مامۆستایانی ئەو ناوچەیە. شایانی باسە مامۆستا هەر لەم ناڵیەوە شەیدای کاری خێرخوازی بووە کە دەتوانین بڵێن لە سەرەتای کاری بانگخوازی و خزمەتکردنی قورانی پیرۆزدا لە پێشی پێشەوە بووە. پێشەنگ و پێشەوا و مامۆستا و قوتابخانەیەکی گەورە بووە بۆ فێرکردنی قورآن و دەستی هەبووە لە تێگەیاندن و پێگەیاندنی سەدان قوتابی و بانگخوازی ئەم شارە. ساڵی 1979 بۆ ساڵی 1982 لە مزگەوتی باوەنور و سەید سادق وانەی قورآنی بە مناڵان و خەڵکی ئەو ناوچەی وتوەتەوە. لە ساڵی 1982 بۆ 1988 لە مزگەوتی گەورەی کەلات دەرزی وتوەتەوە. جگە لە کاری فێرکردنی قورآن هەستا و بە دابەشکردنی ژمارەیەکی زۆر نوسخەی قورآن. مامۆستای بەڕێز بە شاهیدی هەمووان دەستی هەبووە لە دەیان کاری خێرخوازیدا. دوهەمین پرۆژەی خێرخوازی مامۆستا سەرپەرشتیکردنی مزگەوتی برایەتیە لە ڕێی گردەکۆچینە. ئەم مامۆستا بەڕێزە مامۆستا محەممەد فەرجە با بەڕێزیان فەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان لەلایەن بەڕێز مامۆستا ڕێبوار بەڕێوەبەر لقی گەرمیانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە. زۆر سپاس. هەروەها بڕوانامەی ڕێزلێنان دەبەخشینە بەڕێز ئەندازیار هەردی عەلی بە بۆنەی دروستکردنی داداپەیسی لقی گەرمیانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمەوە لەلایەن بەڕێز مامۆستا هێمن جێگری بەڕێوەبەریدا. هەروەها ڕێز و سوپاسیش دەبەخشێتە بەڕێز مامۆستا کاروان ڕەشید حاجی سلێمان لەلایەن بەڕێز مامۆستا ڕێبوار بەڕێوەبەری لقی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە. عەفو مامۆستا کاروان دیاری و ڕێزلێنان بەخشێتە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە. مامۆستا ڕێبوار فەرمی وەرگرتنی. ئێستاش بینەری فیلمێکی دوکۆمنتاری تایبەت بە لقی گەرمیانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە دەبین. دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لقی گەرمیان. لقی گەرمیان لە 6/12/2016 لە ئاهەنگێکی شایستە لە قەزای کەلات کرایەوە. لقی گەرمیان لەم هەشت بەشە سەرەکی و کارژێڕیانە پێکهاتووە. بەڕێوەبەری لق یاریدەدەری بەڕێوەبەر، بەشی سەرپەرشتیاری، بەشی پرۆگرام و پێگەیاندن، بەشی پلاندانان و بەدواداچوون، بەشی ڕاگەیاندن، بەشی دارایی و پەیوەندیەکان، بەشی بازنەکان. لقی گەرمیان خاوەنی زیاتر لە 300 قوتابیە لە کوڕان و کچان لە 3 ئاستی جیاواز. ئاستی یەکەم یەکەی منداڵان کە 4 ساڵە، ئاستی دووەم یەکەی نەوجەوانان کە 3 ساڵە، ئاستی سێم یەکەی گەنجان کە 8 ساڵە. لقی گەرمیان لەژێر ڕۆشنایی فەرمودەی سەروەرمان پێغەمبەری خۆشەویستمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە دەفەرمێ باشترینتان ئەو کەسەیە کە قورئان فێر دەبێ کەسانی تریش فێر دەکا وەک بە جێگەیاندنی فەرمایشتی سەروەرمان. لقی گەرمیان هەر لە بەڕێوەبەر و ئەندامانی دەستەی کارجێڕی لق و چەندین مامۆستای بەتوانە و خاوەن ئەزموون لە هەردوو ڕەگەز خۆبەخشانە وانە دەڵێنەوە. خۆشبەختانە زۆر بەشیان خاوەنی مۆڵەتی قورئان خوێندنەوەن.
لە گرنگترین چاڵەچیەکانی لقی گەرمیان کردنەوەی بازنەی کفری کە سەربە لقی گەرمیانی دەستگایە ئەنجامدانی پێشبڕکێی لەبەرکردنی قورئانی پیرۆز بۆ جوزئە جیاوازەکان کردنەوەی خولی تەزوید و چەندین خولی تری جۆراوجۆر کردنەوەی یەکەیەکی تایبەت بە لەبەرکردنی قورئانی پیرۆز بۆ هەردوو ڕەگەز و هەموو تەمەنە جیاوازەکان پێدانی چەندین مۆڵەتی قیراءاتی جۆراوجۆر و ڕیوایەت بۆ هەردوو ڕەگەز فێرکردنی ئادابە ئیسلامیەکان بە شێوەی کردداری پێشوازیکردن لە کەسایەتی و ڕێکخراوەکان و ئەنجامدانی چەندین سەردان و بەسەرکردنەوەی کۆمەڵایەتی ئەنجامدانی گەشتی ساڵانەی تایبەت بە مامۆستا و قوتابی و ئەندامانی لق تا ئێستا دوو فیستیڤاڵی ساڵانەی ئەنجامداوە و ئێستاش سێمین فیستیڤاڵ ئەنجام دەدات لقی گەرمیان لەبەر نەبوونی شوێنێکی پێویست و شایستە بە لقەکەمان و خزمەتکردنی پەیامی خوا و پێغەمبەری پێشەوامان بە دڵێکی پڕ لە موحیبەت و هەستکردن بە مەسئولیەتی سەرشانمانەوە ڕۆژانە چەندەها قوتابی دڵشکاو دەبن لێمان بەهۆی جێگانەبوونەوەیان لامان دایکان و باوکان بەخێوکەرانی خۆشەویست میراتی ئێوە نەوەیەکی ساڵح و چاک و پاک و خواناسا تا پێمان بکرێ بە پشتیوانی خوا و پاشان هیمەتی ئێوە و خوا پێداوان کەم تەرخەمی ناکەین و شەو و ڕۆژ دەخەینە سەر یەک و هەوڵ و کۆشش و ماندووبوونەکان سرتت دەکەینەوە تا منداڵەکانتان بکەینە توێشوێکی بێنمونە و دەوڵەمەند بە چاکە بۆ ڕۆژی قیامەت و لێپێچینەوەتان ڕزگەی نوری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لقی گەرمیان میهرەبانی باش دەزانم گەر ئەوەندەی گشت دەریاکان هەم زەریاکان ئەشکم دابانێ لە چاوان نایشواتەوە گوناهانم وەلێ هێشتا ژناوم لێ بووین من لە سۆز و هەم لە بەدنی لێ پایایە ئەی غەفار و هەم سەتارم بەڕێزان ئێستاش پێویستی کوردەوتارێک دەبین لەسەر لەبەرکردنی قورئان لە لایەنەوەرەتی پێویستی دەرگاریەوە بەڕێزان فەرمووی بسم الله الرحمن الرحيم إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين براني بريس خوشكاني بريس براسي زاني كاتكين نختي درنگا وهموتان لوچه ماندوب بن بدس گرماوه بويم لا چند دقيقي كورتا يكدو پيام لخدمتي جنابتانا باسكم برانی بەڕێز خوشکانی بەڕێز ئێمە لە دنیایەکی کەمی کورتی بڕاوە داین بەڕاستی ئەگەر بیر بکەینەوە هەندێکمان قۆناغی مناڵی بەسەر کرد و هەندێکمان قۆناغی گەنجی و هەندێکمان قۆناغی ژیانی و ئێستا لە قەبرستانە جا باشترین شتێک کە بۆ قەبر و قیامەت و ئەو سەفەرە دوور و درێژە پێمان ببێ خزمەتکردنی قورئانی پیرۆزە و خزمەتکردنی دینی خوای پەروەردگار و سنەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەوەی کە پێم خۆشە باسی کەم بۆ جەنابتان ئێمە لە دەستگای نوری حکمە زیاد لە چل مامۆسامانەیە خۆبەخشن و سوپاس بۆ خوای پەروەردگار بەبێ هیچ پاڵنەرێکی دنیایی و مادی بەبێ هیچ ڕاتب و مەعاشێک خزمەتێکی زۆر گەورە تەقدیمەکەن بەڵام ئەوەی کە پێویست بێ ئەوەیە کە برایان و خوشکانێک هەن کە خوای گەورە پاداشتی خێریان داتەوە قسووریشان نەکردووە خەڵکانێکی زۆر بەڵام خەڵکانەکەن حەزەکەن لەم کاروانە بەشدار بن بەڵام لەوە چێ وەکو ئەو مامۆسایانەیان پێ نەکرێ لەبەر مەجالیان بێ لەبەر هەر بابەتێکی تر بێ ئەتوانن لە بابەتی تر خزمەت بکەن و لەم کاروانە قورئانیە بەشدار بن لەم کاروانە قورئانیەی کە بۆ خزمەتکردنی قورئان و سنەت و دینی خوای پەروەردگارە بەشدار بن چونکە ئێمە لە وەکو نوری حکمە دەستگای نوری حکمە بەڕاستی هیچ لایەنێک و هیچ جهتێکی ڕسمی و حکومی و غەیرە حکومی جهتێکی ڕسمی و غەیرە ڕسمی لایەنێک مەبەستم هیچ دەعمێکی مادی نوری حکمە نیە جگە لە هەندێک خێرخواز نەبێ و ئەوەیشی کە ئێمە گرتومانە تا ئەستۆی خۆمان بۆ تەشجیعکردنی ئەو مناڵە چاوگەشانە هەر مناڵێک لای ئێمە جوزئێک لەبەر کا 25,000 پێدرێ ئێستا هەر ئەم جارەیان زیکەی 52 مناڵ جوزئی عەمە و تەبارەک یان عەمە
و هەندێک زۆربەی زۆریشان ئەمە و تەبارێکیان لەبەر کردووە ئێمە بەبەردەوام هەر کەسێک هەر قوتابیەک وەکو تەشجیعەکە و تەشجیعش الحەمدوللا جێگەی خۆی گرتووەتەوە پاشان خاڵێکی ترمان هەیە ئێمە بەڕاستی زیاد لە 300 تەلەبە لە بینایەکی سەکەنی کە خۆتان دەزانن بینای سەکەنی چەند غورفەیەکی کەم ئەگرێتە خۆی و تەسەووری ئەوە بکەن کە ئێمە 3 مەدرسە لەناو بینایەکی سەکەنی مەدرسەیەک کە بۆ تەحفیزی قورئان دانراوە و نوری حکمە و دار الحەدیثیش جا بۆیە ئێمە مەشروعێکمان دەست پێ کردووە لەوانەی کە توانایان هەیە خزمەتێک بکەن بۆ ئەوەی کە بتوانین مەدرسەیەک بۆ قورئانی پیرۆز و نوری حکمە دروستکەین لە کەلار بینایەک کە بتوانین چەند قاتێک بێ و بە گوێرەی ژوورەکانیشی بە گوێرەی سەفی دەرزوتنەوە ببێ بۆیە هەندی تا ئێستا توانیومانە ئەتوانین بڵێن نیوەی ئەو مەبلەغەی کە پێویست بێ بۆ ئەرزێک چونکە ئەرزی کەلاردارە زۆر گرانە بەدەستمان خستووە هیوادارین هەر کەسێ توانای هەیە یان هەر کەسێ دەنگی ئەگا بە یەکێک کە توانایی هەبێ بتوانێت لەم بابەتە خێرە خزمەتێکی گەورە بکات چونکە بەڕاستی ئەمە سەدەقەیەکی جاریە و مەدرسەی وا هەیە لە عێراق و لە غەیرە عێراقا 1000 ساڵ عمرێتی مەدرسەی وا هەیە بۆنە مەدرسەی نظامی لە بەغا و لە شام و لە هەندێک جێگا و شوێن لەو کاتەوە کە بیناکراوە تا ئێستا سەدەقە جاریەکە بۆ ئەسحابەکانی و هەروە ئێمە بەڕاستی پێویستمان بەوەیە کە بتوانین زیاد لە ئێمە زیاد لە 300 تەلەبەیەک تا ئێستا جوامان کردووە کە دایکان و باوکانیان هاتوون ڕجایان کردووە لەبەر کەمی شوێن و جێگا نەمانتوانێت خزمەتیان بکەین جا ئەوەی کە من ئەمەوێ بڵێم لەم وتە کورتە ئەوەیە کە هەر یەکێک لە ئەم مەوزوعە هەمومان بە ئیشی خۆمانی بزانین ئیشی چەند مامۆسایەک نییە بۆ ئەوەی کە بتوانێت مەدرسەیەک بۆ خزمەتکردنی قورئان دروستکە ئیشی هەموو مسلمانانە جا ئێمە ئەیگەێنین و لە ڕۆژی قیامەت چەڵێن خوای پەروەردگار اللهم فاشهد ها قد بلغنا جا هیوادارین هەر یەک لە ئێمە بتوانین دەورمان هەبێ لەوەی کە بتوانین مەدرسەیەک بۆ خزمەتکردنی قورئان لەم شارەی خۆمان دروستکەین کە بتوانین ئەم مەدرسە درێژەی هەبێ لە دوای خۆشمان ببێ بە سەدەقەیەکی جاری هیواداری ئینشاءڵڵا ئەوەی کە توانای هەیە یان ئەوەی کە دەنگی ئەگا بۆ کەسانی کە توانایان هەیە لەم مەشروعە ئیشی گەورە بکەم زۆر داوای لێ دەکەم کاتم لێتان کرد وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه أجمعين پاداشی خێرتان داتەوە ئێستاش بڕوانامە دەبەخشینە ئەو قوتابیانەی کە بەشداری لە بەرکردنی جزوەکانی عەمە و تەبارەکیان کردووە سەرەتاش بەشی کوڕان دەست پێ دەکەین با بەڕێز ماوەستا جەمال فەرمێ بۆ پێدانی بڕوانامەکانیان ناوی قوتابیەکانە خوێنمەوە یەکە بێن بۆ خەڵاتەکانیان ئەحمەد لوقمان محەممەد أحمد لقمان محمد أحمد عدنان عثمان أحمد عدنان عثمان أحمد عدنان عثمان دانيال سوران عبد الرحمن باوقت بينا قدار من دانيال سوران عبد الرحمن أحمد عدنان عثمان ناوتشيا يوسف أحمد الرحيم يوسف أحمد الرحيم أنس نبرد أحمد أنس نبرد أحمد محمد عبد الله محمود محمد عبد الله محمود دانا طه كريم دانا طه كريم ريدين كمال محيدين محمد ريدين كمال محمد مسلم هيمن فتح الله مسلم هيمن فتح الله بينر دلشاد دارا بينر دلشاد دارا عبد الرحمن عمر محمد عبد الرحمن عمر محمد أيوب دلشاد دارا أيوب دلشاد دارا أحمد قوران نجم الدين أحمد قوران نجم الدين آكار سالار سمين آكار سالار سمين يونس برهان كريم يونس برهان كريم عبد الرحمن يوسف أحمد عبد الرحمن يوسف أحمد
محمد يوسف محمد يوسف أحمد محمد يوسف أحمد محمد لقمان قادر محمد لقمان قادر محمد لقمان قادر هالويز مهدي صالح هالويز مهدي صالح عبد الله علي عبد الكريم عبد الله علي عبد الكريم أحمد حسن محمد أحمد حسن محمد سرمد جوهر كريم سرمد جوهر كريم أحمد هيوا إبراهيم أحمد هيوا إبراهيم بابا الرئيس مامۆستا سعدیە خەلیل فەرمێ بۆ پێدانی ڕۆژنامەی بەشی کچان. کچەکان دەکرێت یان دەنێ ناوی قوتابیەکان بەشی کچان. بابا الرئيس مامۆستا سعدیە خەڵاتەکان دابەشکە. يسرى دلشاد أحمد يسرى دلشاد أحمد ماريا ماجد محمد ماريا ماجد محمد فينا محمد ستار فينا محمد ستار مروة دلشاد أحمد أسماء محمد أحمد دانيا لقمان محمود دانيا لقمان محمود أصيلة يوسف أحمد أصيلة يوسف أحمد سحر دلشاد أحمد سحر دلشاد أحمد دانيا قانع عبد الكريم دانيا قانع عبد الكريم لونا رحيم رشيد لونا رحيم رشيد آية لقمان قادر آية لقمان قادر أوين عثمان قادر أوين عثمان قادر شاوان إسماعيل جبار شاوان إسماعيل جبار ضلنيا إسماعيل جبار ضلنيا إسماعيل جبار هانا سوران سليمان هانا سوران سليمان شيني سوران سليمان شيني سوران سليمان نور خليل عزت نور خليل عزت قونا حميد عزت قونا حميد عزت سيما مريوان مصطفى سيما مريوان مصطفى بيام هيمن نجم الدين بيام هيمن نجم الدين ساريا سردار حميد ساريا سردار حميد نور محمد صالح عبد العزيز نور محمد صالح عبد العزيز لولان كاروان رشيد لولان كاروان رشيد نيقا هيمن نجم الدين نيقا هيمن نجم الدين أسماء صالح عبد العزيز أسماء صالح عبد العزيز هيبي دلشاد أحمد هيبي دلشاد أحمد أوين جمال محمد أوين جمال محمد نيان لقمان كريم نيان لقمان كريم دينا محمد محمود دينا محمد محمود أستيرة كاوى كريم أستيرة كاوى كريم ندى حسن محمد ندى حسن محمد
ئێستاشم مناڵە چاوگەشانە سوورێکمان بۆڵێن